گەورەترین و بەهێزترین پارتی کە داکۆکیکەر و پارێزگاری مافە نەتەوەیی و نیشتیمانیەکانی ئێوەیە کاندیدەکانی پارتی دموکراتی کوردستانن. ئێوە پێویستە خوشکبران پێویستە ئێوە دەنگ بەو کەسانە بدەن کە متمانەتان پێەتی. ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چارەنووسسازە. دەنگ و بڕیاری ئێوە چارەنووسی ئێوە لە ئایندەدا دیاری دەکات. ئەو نوێنەرانەی ئێوە هەڵیان دەبژێرن دەچنە ئێوە بۆ ئەوەی دەنگی ڕاستەقینەی ئێوە بن، بۆ ئەوەی ئەو ئامات و ئاوات و ئامانجانەی ئێوە هەتانە بەرگری لەوانە بکەن، بەرگری لە مافەکانی ئێوە بکەن، لە خوێنی شەهیدەکانتان بکەن، لە ڕەنج و خەباتی پێشمەرگەکانتان بکەن. لەبەرەوە ئەم خوشک و برا خۆشەویستانەی کە لێرە وەستاون ئەمانە نوێنەرانی پارتی دموکراتی کوردستانن و لیستی 184 پارتی دموکراتی کوردستان لیستی ئێوەیە کە داوا دەکەم هەمووتان دەنگیان پێ بدەن. هەواڵان ئێوە بە دەنگەکانی خۆتان تەحەدایەک دەکەن، تەحەدای ئەو هەموو دەنگە ناشازانە دەکەن کە ویستیان مافی چارەنووسی ئێوە، مافەکانی لەسەر حەقی ئێوە کە خۆتان دەنگدان بۆدا ئەوانە هەمووی لەبیر ئێوە بنەوە و نێڵن ئەمامانجە نەبێنە دی. لەبەر ئەوە ئەم جارە کە ئێوە دەنگ دەدەن پێویستە دەنگ بەو هەواڵانە بدەن کە داکۆکی لەو مافە دەکا کە متمانەتان پێەتی، بۆ ئەوەی بە هەموو لایەک بڵێن کە ئێمە سوورین لەسەر ئەوەی ئێمە هەر داوای مافی چارەنووسی خۆمان دەکەین بە هەر شێوازێک بێ لە هەر پێیەک بێ. خوشک و بران، شۆڕشە یەک لە دوایەکەکانی کوردستان بۆ ئەوە نەبووە ئێمە داوای پلە و پۆست و پایە بکەین نە لە بەغدا نە لە هیچ وڵاتێکی تر. بۆ ئەوە بووە خاکی خۆمان و کەرامەتی نەتەوەیمان بپارێزین. پێشمەرگە دروست بوو بۆ ئەوەی پارێزگاری لە مافە نەتەوەیەکانی ئێوە بکە، لە مافی یەکسانی ئێوە بکە، لە دادپەروەری کۆمەڵایەتی بکە. ئەو پێشمەرگانەی خوێنی خۆیان ڕژاندووە نەبوو مۆچە بووە، نەبوو ئیمتیازات بووە، بەڵکو بۆ ئازادی و بۆ یەکسانی و بۆ مافی چارەنووس بووە. نابێ ئێمە ڕەنج و خەباتیا و پێشمەرگانە لەبیر بکەین. ئەبێ ڕاستگۆ بین، وەفادار بین بۆ هەموو قەترە خوێنێکی کە ئەم شەهیدانە لە پێناوی ئێوە ڕشتویانە. هەواڵان پێم وایە تاوانە کە ئێمڕۆ کێشەی کوردستان بچووک بکرێتەوە بە کێشەی ئیمتیازات و پلە و پۆست لە بەغدا. تاوانە کە کێشەی کورد بکرێتە کێشەی موچە. ئێمە کێشەیەکی گەورەترمان هەیە. ئێمە داوای سەربەخۆیی و مافی چارەنووسی گەلەکەمان دەکەین. ئێمە دامانەوێ بە هەر شێوازێک بە هەر ڕێگایەک لە هەر کوێ بێ نوێنەرە ڕاستەقینەکانی ئێوە بەرگری لەو مافەی ئێوە بکەن. ئێمڕۆ کە هەڵبژاردن لە بەغدا دەکرێ بۆ پەرلەمانی بەغدا دەکرێ، نوێنەرەکانی ئێوە ئەبێ بچن بە بەڵێنەوە کە داکۆکی کار و پارێزەری ڕاستەقینەی ئاوات و ئامانجەکانی ئێوە بن. خوشک و برام، ئێمە خاوەن ڕابردوویەکین کە شانازی پێوە دەکەین. شانازی بە زیاتر لە 100 خەبات، شانازی بە هەزاران شەهیدی سەنگەر و ئەنفال، شانازی بە خەباتی پارتی دموکراتی کوردستان دەکەین. ئێمە خاوەنی خەباتێکی دوور و درێژین، خاوەنی شۆڕشی شێخ عەبدوسەلامی بارزانین، خاوەنی شۆڕشی شێخ ئەحمەدی بارزانین، خاوەنی ڕێبازی پیرۆزی بارزانی نەمرین، خاوەنی خەبات و ڕەنج و تێکۆشانی شەهیدی سەرکردەمان ئیدریس بارزانین، خاوەنی هەزارەها شەهیدین، خاوەنی هەزارەها ئەنفالین.
و ئێستاش خاوەنی سەرۆکێکین کە سەرۆک مەسعود بارزانیە و لە سەروی لە پێش هەمومان لە سەنگەری بەرگریدا بووە بۆ بەدەستهێنانی مافی چارەنووسی ئێوە خاوەنی سەرۆکێکین کە فدرالی کردە حەقیقەت و واقع خاوەنی سەرۆکێکین کە لە سەنگەری بەرگریدا دژی داگیرکەرانی کوردستان لە خەتی پێشەوەی جەبهە لەگەڵ پێشمەرگەکاندا بوو خاوەنی سەرۆکێکین کە ئەفسانەی داعشی تەکشکاند خاوەنی سەرۆکێکین کە نەیهێڵا داگیرکەران کوردستان داگیرکەن و لە سەحێلا و لە تەلەسکۆف و لە مەخمور و لە پردێ ڕێگەی لە داگیرکردنی کوردستان گرت ئێمە شانازی بە خەباتی خۆمان دەکەین شانازی دەکەین کە ئێمە بە سەدان و بە هەزارەها پیلانی دژمنان و داگیرکەرانمان پۆچەڵ کردوتەوە و خەونی ناحەزان و جاش و خۆفرۆشانی کە ویستیان کوردستان بدەنە داستی داگیرکەر لە گۆڕ بنێین و بەردەوامیش دەبین بۆ ئەوەی نێڵن ئەو خەونەیان بێتە دی ئێمە لە هیچ بەشێک لە شۆڕشی خۆ لە خەباتی خۆمان پەشیمان نین لە هیچ بەشێکی خەباتی خۆمان پەشیمان نین شانازی بە هەر هەموویەوە دەکەین شانازی بە قوربانیەکانمان دەکەین شانازی بە ئاوەرەبوونمان دەکەین لە پێناوی خەباتی گەلەکەمان شانازی بەو هەموو ڕەنج و زەحمەتی هەموو ئەو خەڵکە خۆشەویستە دەکەین چ لە ئەنفالەکان چ لە دوای ئەوە لە کیمیابارانەکان کە ئاوارێ وڵاتانی دراوسێ بوون شانازی بە هەر هەموویەوە دەکەین شانازی بە دەستکەوتەکانمان دەکەین شانازی بەوەش دەکەین کە هیچ کاتێک لە بەرپرسیارەتی ڕامان نەکردووە و ئەگەر تۆشی نسکوو بۆ بین ئەگەر تووشی شکەست بۆ بین هەمیشە لەگەڵ ئێوە ماوین لەگەڵ ئێوە بووین و تا دەشمێنین هەر لەگەڵ ئێوەدا دەبین پارتی خوشک و برام پارتی دژی هیچ کەس و لایەنێکی کوردستانی دروست نەبووە وەختێک کە پارتی دروست بوو بۆ ئەوە بووە کە بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستان بکات کاتێک کە پارتی دروست بوو بۆ ئەوە بوو کە ڕوبەڕووی زوڵم و ستەمی داگیرکەران ببێتەوە کاتێک پارتی دروست بوو بۆ ئەوە بوو کە ژیانێکی خوشگوزەران و ئایندەیەکی ڕووناک و وڵاتێکی سەقامگیر بۆ ئێوە بەرهەم بێنێت ئێمە شانازی بە خەباتی پارتیمان دەکەین شانازی بە خەبات و ڕەنجی ئێوەی خۆشەویست دەکەین ئەوەی ئەڤەڵام ئەوەی لە تواناماندا بووە کردومانە ئەوەی پێمان کراوە کردومانە ئێمە سپاس خوشکە بران ئیجازە بدەن خوشکە بران ئێمە ڕاستە بە متمانەی ئێوە بە دەنگەکانی ئێوە لە دەست هەڵاتدا بووین و بەرپرسیارەتی هەموو ئەو کاتە دەکەن کە بەرپرسیارەتیمان لەسەر شان بووە ئەوەی توانیمانە بۆ خزمەتی ئێوە بکەین کردومانە و ئەگەر سەیری بکەن ئەو سەقامگیریەی کە ئێستا هەیە لە کوردستان سەرەڕای ئەوەی کە ئەم هەموو لایەنە ناحەزانە ویستوانە وەزی کوردستان تێکدەن کوردستان بووەتە نمونەیەکی بەرچاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ سەقامگیری و بۆ ئارامی لەبەرەوە من دەمەوێت سوپاسی هەموو لایەکتان بکەم بۆ ئەو هەموو هاوکاری و ئەو هەموو پشتگیری و پشتیوانی کە ئێوە کردوتانە بۆ ئەوەی بتوانین وڵاتی خۆمان بپارێزین هەواڵان خوشکە بران کاتی هەڵبژاردن هەموو لایەک هەموو حزبێک هەموو قەوارەیەک مافی خۆیەتی بانگەشە بۆ هەڵبژاردن بکە بەڵام ئێوە نابێت تەنیا بڕیار لەسەر کەمپەینی هەڵبژاردن بدەن نابێت پێوەری تەقیمی ئێوە لەسەر لایەنەکان تەنیا کاتی بانگەشەی هەڵبژاردن بێت ئێوە پێویستە سەیری ڕابردووی هەر هەمومان بکەن سیر کەم زانن کێ چی بۆ ئێوە کردووە کێ بەرگری لە ئێوە کردووە کێ کوردستانی ئاوادان کردووە و سەیری هەولێر و دهۆ بکەن
هەروەها سەیری لەگەر ڕێزم بۆ هەموو ئەو دەنگانەی کە پەنجەی رەخنە ڕوبەڕووی دەستهەڵات دەکەنەوە دەمەوێ ئەوە بڵێم کە ڕاستە پارتی دەستهەڵاتی هەبووە لێرە بەڵام پارتی بەکردەوە لە زۆنی هەمەڕەنگ نەیتوانیوە ئەو دەستهەڵاتەی کە پێویستە بیستەپێنێت لەوێ هەیبێت ئەو دەستهەڵاتە ئیداریەی کە لە زۆنی هەمەڕەنگ نەیتوانیوە خزمەتی خەڵکی ئەو شوێنانە بکە ئێستا حەق نییە پەنجەی تۆمەت و بوختان ڕوبەڕووی سەرکردەکانی پارتی و دەستهەڵاتی پارتی بکەنەوە. هەر کاتێک توانیان زۆنی هەمەڕەنگ وەکو هەولێر و دهۆکی لێ بکەن ئەو کاتە با بێن داوا بکەن بڵێن وەرن دەنگ بە ئێمە بدەن. ئێمە زاکیرەمان بە قووەتە و هەموو ڕووداوەکانی ڕابردووشمان لە بیرمانە کە لە ساڵی 1975 جەنابی بارزانی نەمر خۆی و شۆڕشەکەشی کردە قوربانی کەرکووک. ئێمە بیرمانە کە جەنابی بارزانی نەمر ئامادە نەبوو ڕۆژێک لە ڕۆژان بستێکی خاکی کوردستانیش ڕێگە بداتە دەستی دوژمن. ئێمە بیرمانە کە چۆن بەلێشا و شەهید و قارەمانی ئەم وڵاتە بەرگریان لە خاکی ئەم وڵاتە کرد و خوێنیان بۆ ئەم وڵاتە ڕژاند. ئێمە خۆشکە برا ئێمە هەموو سەرکەوتنەکان و ئەو زڵم و ستەمەی کە بەسەر ملەتەکەمان هاتووە لە بیرمانە نەک ساڵی 75 ئێمە ساڵە شەستەکانیشمان لە بیرە. خۆشکە برا ئێمە 16 ئۆکتۆبەریشمان لە بیرە کە چۆن کوردستان فرۆشتە. ئێمە بیرمانە کە چۆن خیانەت لە کەرکووک و لە پێشمەرگە و لە کوردستان کرا و کەرکووکیان دایە دەستی داگیرکەر. ئێمە بیرمانە کاتێک ئەوان سازشیان دەکرد چۆن پێشمەرگە قارەمانەکانی ئێوە لە پردێ تاک و سەحێلا بەرگریان لە وڵاتە دەکرد. خۆشکە بران بە قیڕاندن و بە هاوارکردن لەم نەمێژوو دەشێوێندرێ نەڕاستیەکاندا دەپۆشرێن و نە ئەو خیانەتە گەورەیەش لە بیر ئێمە دەچێتەوە. من پێشتر گوتومە تەواقوعمان نەدەکرد کەرکووک بگیرێ. ڕاستە و زۆر خەڵکی تر هەبووە دەڵێن ئێوە تەواقوعتان نەدەکرد سیاسەت بە تەواقوعات ناکرێ. ئەوەش ڕاستە بەڵام ئەوەی پێم خۆشە لە خزمەتی ئێوەی خۆشەویستدا بڵێم ئێمە بۆیە تەواقوعمان نەدەکرد کەرکووک داگیر بکرێ چونکە تەواقوعمان نەدەکرد ئێستا لە کوردستان خەڵکێک هەبێ بتوانێ خیانەت بکات. ڕۆی قسەی ئێمە تەنیا و تەنیا لە خیانەتکاران و لە خاکفرۆشانە. ڕێزمان بە هەموو ئەو تێکۆشارانە هەیە کە بەرگریان کرد لە کەرکووک و لە هەموو بەشەکانی تری کوردستان. ڕێزمان بۆ هەموو حزب و لایەنێک هەیە کە لە خەباتی ڕزگاری خوازی خۆیاندا لە خەباتی خزمەتکردن بە گەلە خۆشەویستەکەیاندا بەردەوام بوون. ئێمە باسی هیچ لایەنێک و قەوارەیەکی سیاسی ناکەین تەنیا و تەنیا باسی ئەو کەسانە دەکەین کە کاتێک باسی خیانەت دەکەن پێی پەس دەبن کاتێک باسی 16 ئۆکتۆبەر دەکەن ئەوان دەنە سەر خەت و وەڵام دەدەنەوە. هەواڵان ئێستا ئێوە چەند ڕۆژێکی ترتان ماوە دەچن دەنگ دەدەن.
ئەبێ ئەوەتان لەبیر بێت دەنگ بەو لایەنە بدەن دەنگ بەو لایەنە بدەن کە بتوانێت جێگەی متمانەی ئێوە بێت و ڕێگریش لەو کەسانە بکەن کە ڕێگریان کرد لە ئەنجامەکانی ڕەفراندۆمی ئێوە. ئەوانەی ڕێگریان کرد بۆ ئەوەی ئامانجەکانی ئێوە لەم کاتەدا بێتە دەست ئێستا شایستەی ئەوە نین شایانی ئەوە نین ئێوە متمانەیان پێ بکەن. ئەوەی دژایەتی ڕفراندۆمی کرد سبەی بەرگری لە مافەکانی ئێوە ناکات لە بەغدا ئەوەتان بیر بێت. ئەوانەی ڕەنج و زەحمەتیان نەبینیوە ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵ پێشمەرگە لە سەنگەری بەرگریدا نەبوون ئەوانەی نەیانتوانیوە سەردانی ماڵە شەهیدێ بکەن سەردانی پێشمەرگەیە بکەن ئێستا چۆن ئێوە دەتوانن متمانەیان پێ بکەن. دنیا بەس ئەوە نییە خوشگوزەرانی بێت دنیا مەسەلەی پاراستنی کەرامەتە پاراستنی خاکی نیشتیمانە پێویستیتان بە ڕۆڵەی قارەمانی ئەم وڵاتەیە بتوانێت سبەی لەبەرەی ئێوە بەرگری لەم خاک و نیشتیمانەدا بکات. خوشکۆ بران هەواڵان ئەم هەڵبژاردنی بەغدایە قسەی زۆر ترمان پێیە بۆ ئەوەی لە کوردستان لە هەڵبژاردنی داهاتوو چۆن باسی ئەوە بکەین مافەکانی ئێوە لە کوردستان پارێزراو بن یان چۆن ئێمە بتوانین خزمەتی ئێوە بکەین. بەڵام بۆ هەموو گەنجە خۆشەویستەکان کە چاویان لێ ئایندەیەکی گەشترتان هەبێت کە چاویان لێ کوردستانێکی سەقامگیرترتان هەبێت ئەبێ ئەوەتان لەبێر بێ ئەبێ ئێستا ئەم کوردستانە بمێنێت ئەبێ پارێزراو بێت بۆ ئەوەی ئایندەیەکی باشتر بۆ ئێوەش بێتە دی و ئێوەش ببن بە خاوەنی هەموو مافەکانی خۆتان. ئێمە هەواڵان ئێمە خوشکە بران ئێمە شەڕێکی ترمان لە پێشە شەڕێکی ترمان لە پێشە بەڵام ئەم جارە ئەم شەڕە ئەبێ شەڕی دەستور بێت ئەم جارە ئەبێ ئەم شەڕە لە بەغدا بە نوێنە ڕاستەقینەکانی ئێوە بکرێت ئەم جارە ئێوە ئەبێ متمانە بەو کەسانە بدەن بۆ ئەوەی لە بەغدادا کۆکی لە مافەکانی ئێوە بکەین بۆ ئەوەی جارێکی تر کەسی تر جورئەت نەکا لەشکر بێنێتە سەر کوردستان. ئێمە دەتوانین بەرنامەجێکی دوور و درێژ هەیە هەمووی بۆتان باز بکەن کە دەتوانین چیتان بۆ بکەین لە کوردستان بەڵام ئەم جارە ئەم هەڵبژاردنە بۆ بەغدایە. ئێوە ئەبێ ئەو کەسانە هەڵبژێرن کە بتوانن لە بەغدا ڕوبەڕووی ئەو هەموو هەڵمەتانە ببنەوە کە دەیانەوێت قوارەیەک یاکیانێک بە ناوی کوردستان نەهێڵن. ئەگەر پێشمەرگەی ئێوە نەبێت ئەگەر پارتی نەبێت سەرکردایەتی جەنابی سەرۆک نەبێت هیچ کیانێک هیچ قوارەیەک بە ناوی کوردستان وجودی نامێنێت. خوشک و بران ئێمە 4-5 ڕۆژمان ماوە 4-5 ڕۆژمان ماوە دەچین بۆ سندوقی دەنگدان ئەزانم باران دە من نامەوێت چیتر ئێوە ڕابگرم بەڵام دوای 5 ڕۆژی تر خوشک و بران دوای 4-5 ڕۆژی تر ئەم بانگەشەی هەڵبژاردنە بەرەو کۆتایی دەچێت. هەرچی هەمان بووە هەرچی خەڵک قسەی هەبووە کردویانە بە دژایەتیکردنی یەکتر بە یەکشکاندن ئێمە ناتوانین بەرگری لە مافە نەتەوەی نیشتیمانیەکانمان بکەین لە بەغدا. دوای ئەم هەڵبژاردنە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین دوای ئەم هەڵبژاردنە هاوپەیمانیەتێکی نیشتیمانی دروست بکرێ وەکو کوردستانی هەموو بەیەکەوە پارێزگاری لە مافەکانی نەتەوەی خۆمان بکەین. خوشکە برانی خۆشەویست ئەواڵام من زۆر مەمنونم لە ئێوە بەڕاستی نامەوێت چیتر لە ژێرەم بارانە ڕاتان بگرم تەنیا ئاخر جار داواتان لێ دەکەم هەمووتان بچن بۆ سەر سندوقی دەنگدان و دەنگی خۆتان بدەن بە لیستی پارتی دیموکراتی کوردستان و ئەم هەواڵانە هەڵبژێرن کە جێگەی متمانەی ئێوەن هەر ساغ بن هەر سەرکەوتوو بن کوردستانیش هەر سەرکەوتوو سەقامگیر بێت و زۆر سپاسی هەموو لایەکتان دەکەم بەخێر بن.